کتێبخانەیەک زیاتر لە 17,000 ناونیشانی جۆرە و جۆری تێدایە. زیاتر لە 50 ساڵە دامەزراوە. ڕۆژانە کەمترین کەس بە مەبەستی خوێندنەوەی کتێب ڕووی تێدەکەن. تەکنەلۆژیا و سۆشیال میدیا ئێستا بۆتە جێگرەوەی کتێب و سەرچاوە زانستیەکان. کتێبخانە گشتی ڕواندا لە ساڵی 1965 دامەزراوە. 17,000 کتابی تێدایە ئێرانە. تا ئێستاش خوێنەرێکی زۆری هەبووە، نیو سەدەی زیاتر تێپەڕاندیە. ئێمە ڕۆژانە سعات 8 تاوەکو یەکی نێوان لێ دەوامەکەین. پاشان دوو شەوتە، شەوتی دوام لە یەکی تاوەکو 5 ئێوارە دەوامەکەن، پێشوازی لە خوێنەرە خۆشەویستەکانەکەین. ئێستا ئەوانەی لە کتێبخانە و سەرچاوە زانستیەکان دەگەڕێن تەنها خوێندکارانن بە مەبەستی لێکۆڵێنەوە و توێژینەوەکانیان بە دوای سەرچاوەکانی کتێبدان. کەمترین کەس خولیای خوێندنەوە و وەرگرتنی زانیاری هەیە لە ڕێگای کتێب. زۆربەی کەس لە ڕێگای ئینتەرنێت و ماڵپەڕەکانەوە زانیاریەکان وەردەگرن. ئەمن لۆ ئێرە هاتیمە کە سەرچاوەکەی زۆر باشی لێرە کتاب هەیە دەست دەکەویتن و چەند جارکە راپۆرتشتم ویستی هات سەردانە کتێبخانەم کردیا لە ئەوەی سەرچاوەکی باش سوودی لێوەگرم و یەکێک لەو کتابانەکە من بردم کتابی کۆری بوو کە بۆ فێربوونی زمانی کۆری بەکارم هێناوە. کتابم زۆر سوودم لێوەگرت، تێدا فێری زمانی کۆری بووم کە مرۆڤ چەند پێویستە چەند زمان بزانێ ئەوەندە کەسەیە. حەزویستی هەیە بێ کتێب وەگرێ و بیخوێنێتەوە. ئەو خوێنەرە زۆر کەم بەڕاستی. هۆکاری کەمی خوێنەریش لەو چەند ساڵانی دوایی بوونی ئینتەرنێت و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەیە کە بەڕاستی باڵێن وەکو زۆرێک لە ئاڵوودەبوون گەنجی ئەمە ئاڵوودە کردووە کە کەمتڕوو لە خوێندنەوەکە زیاتر کاتی بە ئینتەرنێت و بە تۆڕە کۆمەڵایەتەکان و باڵێن بە پۆبجی و یان بە هەندێک شتی لاوەکی تەرخانەکە کە جێی داخ و نیگەرانیە بەڕاستی. کتێب ئەو سەرچاوە گرنگەی زیاتر لە 10 سەدەیە. زانیاریەکان دەگوازێتەوە بەپێی ڕۆژگارە جیاوازەکان و پێشکەوتن و پەرەسەندنی مرۆڤایەتی. ئاستی زانیاریەکانیش گۆڕانکاری بەسەردا هاتووە، پێشکەش بەنەوەکانی دوای خۆی کراوە. بەڵام لە ئێستادا تەکنەلۆژیا و سۆشیال میدیا بۆتە جێگرەوەی کتێب و زۆرترین کەس پشت بە ماڵپەڕ و سایتە ئەلکترۆنیەکان دەبەستن بۆ وەرگرتنی زانیاری. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، قەزای ڕواندەس.